ساڵتان لێبێت. پەیامەکان مەرجنیە هەموو جارێ لە ڕێی وشەوە بێت، هەندێک جار لە ڕێی هونەرەوە، لە ڕێی هونەرێکی تابلۆکێشانەوە ئێمە ئەتوانین پەیامەکانمان و ئازای نەتەوەکەمان و خۆش و شادی نەتەوەکەشمان بگەێنین بە هەموو جیهان. هەر بۆیە لە ئێستادا شوێنەکەی لە سلێمانی بە ناوی HB Art Gallery لەم شوێنەدا چەندین فێرخوازی لێیە لە تەمەنی جیاواز، لە تەمەنی مناڵەوە هەتا وەکو تەمەنی پێگەشتوش لێرێن بۆ ئێرە بۆ ئەوەی کاخۆیان فێری هونەری تابلۆکێشان بکەن. هەندێک لەوانە کۆمەڵێک زانیاری سەرەتاییان هەبێت لەسەر هونەری تابلۆکێشان، هەندێک شانەیە بەهرەیەکیانتیایە ئەوێ لێرە زیاتر برۆ بە بەهرەکەیان بن. جا ئەمە ئەمڕۆ ئەمانەوە زانیاری زیاتر لەسەر ئەم شوێنە وەربگرین، لەسەر ژمارەی فێرخوازان، لەسەر ئەو کەسانەی کێن بۆ ئێرە و تەمەنە جیاوازەکان و ئەو کارە هونەریانەی کە لێرە ئەنجامیان بە میوانداری زۆر بەڕێز کاک شەهاب. کاک شەهاب سڵاو لێبێت. سڵاو لایەوەش، سڵاو لە بینەرانی کەناڵی جوانی کورسات، بزار بەخێر بن. زۆر سپاس. ئەگەر سێتا باسی HB Art Gallery مامۆ بکەی بزانین چیە و لە کێوە دامەزراوە ئەم شوێنە. HB Art Gallery وەکو گەلەریەک و ستودیۆیەک کە تایبەتە بە هونەری وێنەکێشان، بە هونەری تایبەت بە وێنەکێشانە. ئێمە لەم شوێنەیە وەکو کۆمەڵە هونەرمەند کاری هونەریەکەین، کۆمەڵە هونەر وەکو گروپینەمە کە بەردەوام کاری هونەری ئەنجامێن و لە مودەیەکە دواتر وەکو پرۆژێکتێک نمایشی بۆکەین. عادەتەن کە ئەم شوێنەمان دامەزراند کۆمەڵە خەڵک داوایان کرد کە بێنە لای ئێمە سوود بۆن لەو بابەتانە کە لێرە هەیە، ئەو شتانە کە وەکو خیبرێک کە ئێمە هەمانە وەکو خولێک بۆیان ئەنجام بدەین و هاوکاریان بین کە بە شێوازی ئاکادمی فێری وێنەکێشان بن. ئەو کەسانی کە لێرە نەگەر پێم مامڵێ لە چ تەمەنیەکان، تەمەنە جیاوازەکان؟ عادەتەن تەمەنی گەنجمان هەیە و تەمەن پێگەشتوشمان هەیە کە سەروی 40-50 ساڵیش ئەو فێرخوازان لەو تەمەنەشمان هەیە. لێرە توانیمانە لە سەرەتاوە فێری هونەری شێوەکاری بن و شێوازی ئاکادیمەکەی وردە پەرە بەکارەکانیان بدەن و بن بە هونەرمەندێکی وێنەکێشێکی باش لە داهاتوە. زۆر باشە. کەواتە ئەو کەسانی کێن بۆ ئێرە مەرجنیە لەوەی کە خۆیان تابلۆکێشێکی بەتوانە بن، ئەتوان بێن لێرە ئەگەر هیچیش نەزانن، هیچ زانیاریەکیان نەبێ، بەڵام بەهرەیەکیان هەبێت و حەزیان لەو کارە هونەریە هەبێت لێرە برۆ بە بەهرەکەیان بن. بێگومان بۆ منە مامۆستا هونەریشمان هەیە، تەلەبەی پەیمانگە و کۆلێجی هونەری جوانەکانیشمان هەیە، بەڵام عادەتەن زۆربەی زۆنە ئەوانەی کە یەن بۆ ئێرە لە سەرەتاوە بە شێوازی ئاکادمی خۆیان فێری وێنەکێشانەکان، ئیتر ئێمەش بە شێوازی ئوسوولەکەی بۆ شێوازێکە لە ئاکادمیە جیهانەکان فێری خەڵ ئەکرێن، ئێمە کەسەر ئەو مەنهەجانە فێریانەکەینەوە و وایە لێکین کە بتوانن کارێکی جوان و باش ئەنجام بدەن. ئیتر بە شێوازی ئەو ئاکادمی کە بۆیان دانراوە لەسەر ئەو بابەتانە فێرانەکەین. زۆر باشە. کاتێک کە کەسێکی بۆ هێرە لەوانەیە ئەو جیاواز بکات و حەزی لێ بێ بەس کار لەسەر سروش بکات، هەنێکی حەز لێ بێ ناکار لەسەر مۆدێڵێک بکات، کێن بۆ ئێرە ئارەزوو خۆیانە کار لەسەر چ هونەرێکی تابلۆکێشان؟ خۆی عادەتەن هونەری شێوەکاری، کەڵێن هونەری شێوەکاری کۆمەڵە یاسا و ڕێسایی هەیە. ئەو یاسا و ڕێسانە کە هەیە لە هەموو ئاکادمیە جیهانیەکان لەسەر ئەو یاسانەڕن، ناتوانین نە من هیچ کەسە هیچ مامۆسای ناتوانێت دەستکاری ئەو یاسانە بکات. واتە وەکو یاسایەک وەکو بنچینەی هونەر ئەبێ فێری ئەوە بن. دواتر چۆن بۆ نمونە دکتۆرێک یاخود مهندسێک کە سەرتا شتە عامەکانە خوێنێت دواتر ئەبێ بە اختصاص، واتە سەرتا پزیشکێکی گشتیە دواتر بە اختصاص. لە هونەری شێوەکاریشە بەمان شێوازە، سەرتا شتە عامەکان خوێنن دواتر داهاتوو بە پێکەرتاش، ئەبێ پێکەرساز، ئەبێ بە وێنەکێش، ئیتر دواتر خۆی حەزی لە چوو بابەتێکە چ تەکنیکێکە لە دوای ئەوەی کە ئەو شتە بنچینیایە کە وەریان گرت فێری ئەوش ئەکرێن کە حەزی لە مۆدێلە با لە مۆدێلە زیاتر خۆی بدۆزێتەوە، حەزی لە گوڵ و گیا و سروشتایە زیاتر لەو بابەتەیە هاوکاریانە بین زیاتر پەرە بەتوانێتی خۆیان بدەن. زۆر باشە. ئەم تابلۆیانە لێرە ئەمێنەوە یاخود لە پێشانگەکانیان نمایش ئەکرێن؟ وەڵا زۆربەی ئەو فێرخوازانە کە یەن ئاتەن کە ئیش ئەکەن بۆ تەمرین گونجاو نییە بۆ پێشانگاوشە، تەنها بۆ تەمرینە، بەڵام ئێمە کۆتا هەموو لیڤڵێک کۆتا هەموو کۆرسێک پرۆپۆزڵمان هەیە، پرۆجێکتمان هەیە لەسەر ئەوە ئیشەکان دواتر لێرە دایانین لای خۆمان وڵا تەماشن بۆ داهاتوویەکی نزیک لە پێشانگایەک لێ بە نمایشی بکەین و وەکو نمایشێکی هونەری هەم پێیان خۆشە بێت، هەم بتوانین پاڵپشت بێت ئەو پێشانگایە بەتوانێتی خۆیان زیاتر پەرە بدەن و کاری باشتر و جواتر بکەن.
HB گەلەری هەم گەلەری و هەم ستۆدیۆیە. گەلەریە بۆی کە زۆربەی لەوحەکانی زۆر هونەرمەندێنین لێرە نمایشەکەین خەڵکانێکیان خەڵکانی نۆخبە بێ یانە دەری وڵاتەمانە بێ زۆر جاریان سەیری لەوحەکانەکە نیشەکانی و هونەرمەندانەکەن. ستۆدیۆیشە هەل بۆ فێربوونی فێرخوازە ئێمە لە فێرخوازێکی زۆر ڕۆمانتیەکە لە هەردوو ڕەگەز لە مێ و لە نێر بەپی تەمەنەکان جیاوازی ینی لە ئێمە لە تەمەنی 12 ساڵ بەرەوژور وەریەگرینیشان پێەکەین. شەکانمان هەمووی لێرە بە شێوەی ئەکادیمیە بە سێ لیڤڵ ئێمە ئیشەکان لێرەکەن. لیڤڵی سەرەتاییە و مامناوەندە و لیڤڵی پێشکەوتووە. ئەوانێکیان سەرەتان دەست پێکەن و هێشتا هیچ فێر نەبوون لە لیڤڵی سەرەتاییوەکە ڕەنگەکانیان پێ ناسیێنین قیاسەتەکانیان فێرەکەین چۆن چۆنی ئیشەکەن بە چ ماتریالەکانیان پێڵێن بە بارزی و قانچی هەڵەبژێرن لە ڕەنگەکان ئەگەر زەیتی بێ یاخورا کلیلیک بێ هەچ ئاوی بێ هەر شتێکی کە خوانیانەوێ ئەو بەویستی خۆیانە لێرە فێریانەکەین. تری شەکانیان بۆ دانین لە سەرەتا دەستی لای بۆ دەست پێکان ڕەنگەکان و تەکنیکی فڵشە چۆن بەکارێنن. دوایەوە زۆر جاریش ئێمە هەفتانە ڕۆژێک فریدانین کە بۆ زۆر کەسی کەششگە لە تەلەبێ خۆمان پێن فێریانەکەین لە تەکنەلۆژیای هونەر ینی لە چۆنێتی دروستکردنی ڕنگ چۆن دروستەکرێ کەنفاس چۆن دروستەکرێ یانێ شتانیان فێرەکەین لە ڕووی تیۆری و پراکتیک و هەمویان فێرەکەن ئەوە خۆشێکی فریە بۆ فێرخوازەکانمانی یانی ئەمە ڕێکلامێکی بۆکەین خەڵک زۆر گەتی تر گوێبیستە بن و ئەمانەیەکەین. زۆر جارشەیە وەرکشۆپەکەین یاخود سمپۆزیۆمەکەین لێرە. جا ئێمە لێرە خەڵکی گەشت ڕووماتیەکە هەر کورد نی ئێستا لێرە فێرخوازمان هەیە عەرەبن فێرخوازیشمان هەیە فارسن ئێرانین کە ئێمە لێرە بە هەر سێ زمانەکە فێریانەکەین هیچ کێشێکمانە لەسەر لە ڕووی زمانەکان شۆتوانی فێریانکەین و شێوەیە ئەکادیمی دەتوانین پێشەنگای بکەین ئەمانە جارە هێشتا مایشمان نەکردوین لە پێشەنگایە کە پرۆژێکمان هەیە کە بۆ هەم فێرخوازەکانی خۆمان و کۆمەڵی هونەرمەندی کەشیان بەشدارە بن لەگەڵمانە ئینشەڵا لە داهاتووە لە شوێنێکی گونجاوە نمایشان بۆ بکەین. سڵاوتان لێبێت یەکەم جار بە خێراتنی کەناڵ جوانەکەتانەکەم من 2 ساڵە خەریکم لەم کۆرسی هونەریە بەنای HB Art Gallery سەرەتا ناسینیم دەورەم لە ڕگەی مامۆستایەکەم بوو کە ئارەزوی خۆم پێوت دەربارەیم کارە هونەریانە وی پێشنیارم HB Art Gallery بۆ کردم. زۆر باشە پێمان بڵێ کە سەرەتا هاتی بۆ ئێرە خۆت حەز و خولیات هەبوو بۆ کاری هونەری خۆت هیچ سەرەتایەکت لێ ئەزانیان هاتی لێرە لە سەرەتاوە خۆت فێر کرد؟ ڕاستەکەی لە ڕێگەی بینینی کارە هونەری جیهانیەکان و حەزی خولیاکەم بۆ پێیا بوو ویستم پەرەی پێوەم وێرم بە شوێنێکی گونجاو زانی چکە زیاتر کارە ئەندازەیەکان بەکارن و بە شوێکی ئەکادیمی فێرتەکە. زۆر باشە چەند تابلۆت کێشاوە خاوەنی چەند تابلۆی خۆتیت؟ ڕاستەکەی من تەنها خەریکی خولی سکێز بووم چکە بەڕاستی خولێ جوین بناغەیەکە بۆ دروستکردنی تابلۆش مای 2 ساڵە خەریکم و زیاتر لە 20 کارم هەیە. وەکزانیمان HB Art Gallery لە ئێستادا بووە بامەڵبەندی کۆبوونەوەی شێوەکاران لە تەمەنە جیاوازەکاندا و لە ڕێگەی هونەری شێوەکاریەوە شێوەکاران پەیام و بەهرەکانیان دەردەبڕن و بەمەش دەبێتە سەرچاوەیەک بۆ بەرەوپێچوونی بواری شێوەکاری و ناساندنی بەهرەمەندان و هونەرمەندانی کورد.